وزیر خزینه امریکا سکات بسنت روژا دوشەمە ئانگۆ ئیرۆ ڕاگەهاند کۆ ئەمریکایە دەستورنامەیەکە گشتی بۆ 2 مەهان دایە ئیرانێ داکۆ پەترۆلا خاو بفرۆشە. بسنت لەسەر پلاتفۆرما ئەکسێ گوت لە گۆرە دانوستاندنên بەرهەمدار ئێن بەردەوام لە سویسرایê ئیرانê سۆز دایە کۆ di tengava Hurmizê de tevgera azad û vekirî bike û destûrê bide çavdêrên Ajansa Enerjiya Atomiya Navneteweyî کۆ بکەون وڵاتێ وان. لە گۆر وەزیری ئەمریکی بەسنت وەکو بەشێک ji vê çarçoveyê وەزارەتا خەزینەیە دەستورنامەیەکە گشتیە دەمکی بۆ 6 ڕۆژی دەرخستیە کۆ دەستور دێدە هەلبرین û هەناردەکردن û هەروها فرۆتنا پەترۆلا ئیرانê. بلێگەلی بیناران لەvê dema کۆگوت و bêjên di navbera Amerîka û Îranê de bi rêve diçin, biryara wezîrê dervê Amerîka Marco Rubio serdana Rojhilata Navîn bike. Peyamnêrê me Soran Xatirî ji Wezareta Derve niha bi awayekî zindî bimere. Soran biryara wezîr Rubio serdana çi welatan li Rojhilata Navîn bike û armanca vê serdanê çi ye? بەڵێ سیروان وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ کە بڕیارە مارکۆ ڕۆبیۆ لە 23 مانگ تا 25 مانگ سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات و بڕواتە بەحرین و کوێیت و ئیمارات. بەوەتێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئامانجی سەرەکی ڕۆبیۆ لەم سەردانەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگوکردن و تەوێشکردنە لەسەر ئەو یاداشە تێگەشتنەی نێوان ئەمریکا و حکوومەتی ئێران و گفتوگۆکانی ئەو دوولایەنەوە هەروەها تێپەڕبوونی ئازاد و بێمەترسی کەشتیەکان لە گەروی هورموز و گرنگی سەقامگیری و ئارامی ناوچەکە. وەزارەتی دەرەوە ئەوەشی زیاد کردووە کە ڕوبیۆ بڕیار وایە لە بەحرین لەگەڵ ئەنجومەنی هاریکاری کەندا و کۆ ببێتەوە. ئێمە دەزانین کە وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی هاریکاری کەندا و لە ئەو شەڕێک کە هەبوو لە ناوچەکە بە هەزاران جار بکرانە لەلایەن کۆمەری ئیسلامی و کرانە ئامانجی هێرشی موشکی و درۆنی. ئەم وڵاتانە هەروەها لە هاو ئاهەنگی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتیدا بەدەیان جار هەم هێرشەکانی کۆمەری ئیسلامیان بۆ سەرخۆیان ئیدانە کرد و هەم ئەو مەترسیانەی کە سوپای پاسەران لەسەر گەروی هورموز دایناوە ئەویان ئیدانە کرد و بەدەیان جار وتویانە کە تێپەڕبوونی کەشتیەکان گەروی هورموزەوە دەبێ بە ئازادی بکرێت و بێ هیچ مەترسی. ئەم سەردانەی مارکۆ ڕۆبیۆ بۆ ئەم وڵاتانە لە کاتێکدایە کە هەفتەیەک لەمەوبەر چەند هەفتەیەک لەمەوبەر جەڕاح جابر وەزیری دەرەوەی کۆیت سەردانی واشنگتۆنی کرد لە هێرا لە وەزارەتی دەرەوە لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ کۆبووەوە. هەر لەو دیدارەدا مارکۆ ڕۆبیۆ هێرشەکانی حکوومەتی ئێرانی بۆ سەر وڵاتانی کەندا و ئیدانە کرد. چەند ڕۆژ پاش ئەو دیدارەی وەزیری دەرەوەی کۆیت لە ئەمریکا حکوومەتی ئەمریکا ڕایگەیاند کە بە ڕەزامەندی دەربڕیوە بۆ ئەوەی کە چەک بەهای نزیکەی 2 میلیارد دلار بفرۆشرێ بە کۆیت. ئەو چەکانە یەکێ لە گرنگترینەکان ئەوە بووە کە سیستەمی بەرگیری دژ بە فڕۆکەی بێ فڕۆکەوان سەرەکیترین بەشی ئەم چەکانە بووە. وەزارەتی دەرەوەی ئەمریکاش دەڵێت کە ئەم چەکانە توانای بەرگری کۆیت بەرز دەکەنەوە لە بەرامبەر ئەو هێرشانەی کە هێرشە دەرەکیانەی کە ئەگەری هەیە بکرێتە سەری. سۆران جگە لە وڵاتانی کەندا و لوبنان و شەڕی ئیسرائیل و حزبوڵاش گرنگێکی زۆری بۆ ئەمریکا هەیە لەم کاتە. دوایین هەڵوێستەکانی ئەمریکا لەسەر ئەم بابەتە چی؟ وایە بەفرا و هەر ئەمڕۆ جێدی ڤەنس کە بێتە جێگیری سەرۆکی ئەمریکا بە تەلەفۆن لەگەڵ جۆزێف ئۆن یعنی سەرۆکۆماری لوبنان قسەی کردووە ئەوەی کە سەرۆکۆماری لوبنان ڕایگەیاندووە کە ئاگربەست و کۆتایی هێنان بە شەڕ لە لوبنان لەم گفتوگووانەدا بە تەوەری سەرەکی ئەم گفتوگووانە بووە. مارکۆ ڕۆبیۆ دەزانین پێش ئەم تەلەفۆنی ئەمڕۆ وەزیری دەرەوەی ئەمریکایش جومعە بە تەلەفۆن لەگەڵ جۆزێف ئۆن یانێ سەرۆکۆماری لوبنان قسەی کرد و پاڵپشتی ئەمریکای بۆ
هەوڵەکانی لوبناان بۆ ئەوەی کە دیسان وڵاتێکی خاوەن سەروەری دروست بکە دووپات کردوێتەوە ئێمە دەزانین کە لە یەک ساڵی ڕابردوودا حکوومەتی نوێ لوبناان سەرقاڵی وتوێژ بووە لەگەڵ ئیسرائیل سەرقاڵی پرۆسەی چەککردنی حەزب الله بووە و هەروە چۆڵکردنی باشووری لوبناان لەلایەن حەزب الله بۆ ئەوەی بتوانێت کە ئەرتەشی لوبناان بڕواتە بباتەوە باشووری لوبناان و لەو ڕێگەشەوە پاش ئەوەش کۆتایی بێنێ بە دەیان ساڵ شەڕی نێوان حەزب الله و ئیسرائیل. هەر لەم چوارچێوەشدا لە چەند هەفتەی ڕابردوودا دوولایەنەکە یانێ لوبناان و ئیسرائیل بە نێوەندگیری ئەمریکا و بە تایبەت وزارەتی دەرەوەی ئەمریکا گفتوگۆکانیان دەست پێ کردووە بۆ ئەوەی کە بگەن بە ئاگربەستێکی هەتایی بەڵام لەم ماوەیە داویا پێشتر لەوەیش هەمیشە هەم حکوومەتی ئێران و هەم حەزب الله بربەست بوون لەوەی کە ئەم گفتوگوانە بگەن بە ئەنجام. ئێستا دەبێت بزانین گفتوگۆکانی نێوان ئەمریکا و حکوومەتی ئێران دەگات بەکوێ و پاشان هەڵوێستی حکوومەتی ئێران لەسەر ئەم گفتوگوانە و لەسەر بارودۆخی لوبناان چی دەبێت. بلێ پەیامنێرێ دەنگێ ئەمریکا لە وەزارەتە دەرڤە سۆران خاتری گەلە گەلێک سپاس سۆران بۆ وان نوچە و پێزانینێنتە.